بەڵێ سەبارەت بە ئەگەری کشانەوەی ئەمریکا لە عێراق و مەترسی سەڵەدانەوەی تیرۆر ئایا عێراق دەتوانێت مەلەفی ئەمنی کۆنتڕۆڵ بکات؟ سەبارەت بەم پرسیارە و چارەنووسی عێراق چی لێ دێت لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان دکتۆر غازی فەیسەڵ حوسێن بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوە استراتیژیەکان لە عەمانەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. لە ئەگەری کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان ئەگەر هەیە جارێکی تر سیناریۆی 2014 دووبارە بێتەوە بوونی مەترسی تیرۆر، یعنی ئەگەر هێزێکی تری وەکو داعش نەوێت بۆ نمونە کردەوەی تیرۆریستی تەقینەوە زۆرشی تر لە عێراق ڕووبات لە دوای کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی و ئەمریکا؟ من المؤكد بەدڵنیاییەوە لە ئەگەری چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە دژی داعش لە عێراقدا و هەروەها لە حاڵەتی کشانەوەی ئەمریکا بە دیاریکراوی لە نێو خاکی عێراقدا ئەمە بۆشاییەکی ئەمنی زۆر مەترسیدار دروست دەکات و ئەگەری ئەوە دەکاتەوە کە جارێکی دیکە داعش ساڵات بێتەوە دەست بە جموزۆڵەکانی بکاتەوە و جموزۆڵی سەربازی پەیدا بێتەوە کردەوەی تەقینەوە ئەگەرێکی زۆرکراوەیە. ئێمە دەبێ بزانین کە نزیکەی 10,000 چەکداری تیرۆریست لە سووریا هەن و نزیکەی 3 بۆ 4,000 چەکداری دیکەش کە شەڕکەری داعشن لە نێو عێراقدا هەن و ئەمانە بەردەوام کار و چالاکیان هەبووە و لە نێوان سنووری عێراق و سووریا جموزۆڵی بەردەوامیان هەیە. ئەم دامەزراوانە هۆکارەکەیان ئەوەیە کە ئێستا لە چەند ناوچەیەک خەریکی جموزۆڵن وەکو بیابانی ئەنبار و چەند ناوچەیەکی دەوروبەری کەرکووک و مووسڵ و هەندێک ناوچەی شاراوای کە کەوتونەتە نێو بۆشایی ئەمنی. بۆیە دەبێنین هەندێک زار تەقینەوە لە تکریت دەکرێت، لە هەندێک ناوچەی دیکە تەقینەوە دەکرێت کەواتە چوونە دەرەوەی هێزەکانی هاوپەیمانان کە بۆ خۆی دروستبوونی لەسەر بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بووە لەسەر داوای فەرمی عێراق بۆ لە ساڵی 2014 ئەو کاتە بەڕێز وەزیری دەرەوە و شارزەباری داوای ئەمە کردبوو. بڕیارەکە ئەو کاتە دەرکرا بە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەژێر ڕۆژناوی ئەم بڕیارە ئەم هێزانە پێکێنران و هێنان لە عێراق بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش. ئەو کاتە کە عێراق لەگەڵ چەند وڵاتێک ڕێککەوتبوو لەسەر ئەم شتەوە عێراق بەشێکە لەم هاوپەیمانیە. بەڵێ البەتە دکتۆر گەرم بەحسێ 2011 بکەین کە دووچارچوبێ اتفاق استراتیجیکدا هێزین ئەمریکا ji Iraqê derketibûn. Li 2014 çend çekdarekên Daişê ku li Tiflindestan de bederbas nebin hatin Mosulê duhem mezina parêzgeha Iraqê kontrol kirin bi 10,000 artişa Iraqê heres înan revîn hemû îtadê xwe teslîm kir heta metirsîn ser Bexda jî hebî. Veke te gotî vê gavê Daeş çalak e hêrişan dike weke Amerîka jî dibêje. Kewata di serûbendê vekeşana Amerîka da gel û فعلا منظومه دفاعيه عراقي هيزن شكدارن عراقي امكانيات هيا رابشه ولاتي خو بباريزن كنترول بكن هيك او ديفيجن ام دشي اكيد لا اكيد بەدڵنیاییەوە نەخێر بەدڵنیاییەوە نەخێر ئەمەش لەبەر هۆکارێکی زۆر گرنگ. هۆکارەکەی ئەوەیە کە هێزەکانی عێراق هێزە ئەمنیەکان هێزە چەکدارەکان و هێزەکانی دیکەش مانگی ئاسمانیان نییە بۆ بە دوواداچوون و گەڕان بە دوای خاڵە تیرۆریستەکان و ئەو جموزۆڵانەی کە لە ناوچەکەدا هەیەە و هەروەها ئەوان ئامرازی بەردەستیان نییە بۆ ئەنجامدانی پرۆسەی هەواڵگری و دەستکەوتنی زانیاری هەواڵگری و بە ئامانزکردنی ئەو کەسانە. ئەمە لە هەمان کاتدا پێویستی بەوەیەک سوپا کە بەردەوام تواناکانی بەهێز بکە بەرەو پێش بات خۆی پرچەک بکات بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەم ڕێکخراوانە ببێتەوە و ڕێگریان لێ بکات بەر لەوەی کە ئەمان بێن هێرشت بکەنە سەر و هەروەها پێویستە سوپای عێراقی و حکومەتی عێراقی ئەمانە ئاشکرا بکەن بەر لەوەی دەست بە جموزۆڵ بکەن. ئێستا ئەم شتە لە ڕێگەی هەماهەنگی دەکرێت، هەماهەنگی لە نێوان هێزە چەکدارەکانی عێراق و هەروەها هێزەکانی هاوپەیمانان. ئەمە شەڕێکە لە دژی تیرۆر بە هاوبەشی دەکرێت، هەردوو لا ڕێککەوتنیان هەیە، ڕێککەوتنێکی درێژخایەنە. وەزارەتی بەرگری ئەمریکا و هەروەها عێراق لەسەر ئەم شتە ڕێککەوتون بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان. ئێمە بە بیرمان بێ ئەو کاتە ساڵی 2014 هەڵاتنی 5 فرقە لە سوپای عێراقی و هەروەها چەند فرقەیەکی پۆلیسی فیدرالی هەڵاتن چەکەکانی خۆیان جێهێشت لە مووسڵ. ئەو کاتە مووسڵ داگیر کرا لەلایەن ڕێکخراوی تیرۆریستی داعش. ڕاشە دکتۆر
دکتۆر بۆچی وا دەرەکەوێت ئەو هێزانی کە لە دەرەوەی یاسان و گروپ و هێزانی کە لە دەرەوەی یاسان لە عێراقا لە بەرامبەر و هێزانی کە هێزی دەستوری و یاساین زیاتر دەسەڵاتیان هەیە ئەمە گرفتی گەورەی بۆ عێراق دروست نەکردووە لە دوای کشانەوە هێزەکانی ئەو پەیمانی لە عێراقدا؟ بەدڵنیاییەوە هێشتا پێویستی هەیە بۆ ئەوەی کە هێزە چەکدارەکانی عێراق سوپای عێراقی کە پێویستیان بە پشتگیری لۆجستیە، پێویستیان بە زانیاری هەواڵگیریە، پێویستیان بە ڕاهێنانە، پێویستیان بەوەیە توانە سەربازی و پرچەکردنەکانیان بەرەو پێشەوە بن. عێراق پێویستی زۆرە وەشتی زۆری پێویستە بە تایبەتی لە بواری فڕۆکەوانی ئاسمانی و هێزی شەڕکەری ئاسمانەوانی بوونی ئەو فڕۆکە شازانەی کە لە عێراقان زۆر کەمن بۆ پاراستنی ئاسایش و سەقامگیری عێراق لە دژی ڕێکخراوە تیرۆریستەکان. ئەمە کارەساتە کە ڕێکخراوە تیرۆریستەکان لە عێراق دەیکەن. لە هەمان کاتدا ئێمە پێویستمان بە درۆنە، پێویستمان بەوەیە درۆنوان هەبێ بۆ سوپا، پێویستمان بە موشکی زەمینی و هەروەها موشکی ئاسمانی هەیە، دەیان شتی تریش هەیە بۆ ئەوەی ڕوبەڕووی سەرجەم فۆرم و شێوەکانی تیرۆر بینەوە کە ئێستا لە عێراقدا ناوبەناوە جموزۆڵیان هەیە. پێویستە لەوە تێبگەین کە سوپا تەقلیدیەکان ناتوان ڕوبەڕووی ئەمانە بنەوە. ئەم شەڕە شەڕی نێوان دوو سوپان نییە، ئەمە شەڕی سوپایەکە، شەڕی هێزە چەکدارەکانە لەلایەن لە بەرامبەر ڕێکخراوە تیرۆریستەکان کە ئەمانە کردەوەی خۆشارنەوە و هەروەها فێڵکردن دەکەن لە کاتی تەقانەوە و هێرشی خۆکوژی و دەیان شێوازی دیکە. ولی دکتۆر سیستەمی بەرگریان هەیە عێراقی جیاوازە ji سیستەمی بەرگریە 100 ساڵên temenevî welatî ji ber ku ji birî artişa Iraqê pêtirî heftê grûpên çekdar bi nav û nîşanên cuda heye weke welayîtê ne pênasekirin parekî zebela hikûmet bû dabîn dike çek di destî daye lêb serêxwe û bi biryarên derekî navxwe di teqînin pabendî biryarên hikûmetê fermandarê hêzên çekdar nabin. Ev xwe jî ta çend gel û metirsiyeke cidîtir e ku niha ew metirsiye heye li Iraqê deverên cuda cuda têne mûşek barankirin, durûn barankirin piştî vekeşana hêzên Amerîka êdî Iraq bibîte gora panaxwînê bi destê van da. ڕاستیەکەی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە کە عێراق بە دەستیەوە دەناڵێنێت. ئاسایشی نیشتیمانی عێراق، سەقامگیری عێراق ئێستا دووچاری مەترسی زۆر گەورە بۆتەوە، مەترسی زۆر بۆتەوە بەڕاستی بەداخەوە بڕیاری ئەمنی و یاخود بڕیاری استراتیژەتی ئەمنی و بەرگریکردن لە ئاسایشی نیشتیمانی عێراقی بەدەستی هێزە چەکدارەکانی عێراق نییە، بەدەستی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراقەوە نییە، بەڵکو شتێکی پێی دەوترێت دەوڵەتی قوڵ. ئەم گروپە چەکدارانە پەیوەست و وابەستەی ئێران و هەروەها سوپای پاسدارانی ئێرانن. ئەم استراتیژێتێکی سنوور بڕە و تا تەنیا پەیوەندی بە عێراقەوە نییە، لە سووریا هەن جموزۆڵیان هەیە، لە لوبنان، لە یەمام و هەروەها لە نایجیریا، لە پاکستان، لە وڵاتانی دیکە و ناوچەی دیکەی زۆر. ئەم ناوچانەی کە گروپە چەکدارەکان تێیدا فەرمانەکانی خۆیان لە کێ وەردەگرن؟ لە سەرکردەکانی ئێرانەوە وەردەگرن، وەکو خۆشیان ڕای دەگەێنن لە سوپای پاسدارانەوە، لە میدیاکانی خۆیان، لە فەیلقی قودسەوە. ئەمە جگەلەوەی کە ئەمانە لە ڕووی مەزهەبی و دینیشەوە دوای ڕێبەری گشتی ئەو وڵاتە کەوتون و ئەمانە لەوانەوە فەرمان وەردەگرن. کەواتە دابەشبوونێک هەیە یاخود لە بڕیاری ئەمنی بەدەست کەسێک نییە لە بەرگریکردن و لە بڕیاری ئەمنی. ئەمە کێشەیەکی زۆر گەورەی دروست کردووە بە تایبەتی لە گرتنەخۆی سیاسەتێکی ئەمنی گشتگیر لە عێراقدا. ئێمە لە بەرامبەر چەند استراتیژەتێکین بۆیە گروپە چەکدارەکان کردەوەی هێرشکردنی خۆیان لە بەرژەوەندی تایبەتی خۆیان و ئەجێندای دەرەکی ئێران ئەنجام دەدەن. بەڕێز دکتۆر غازی فەیسەڵ حوسێن بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڕینەوە استراتیژیەکان لە عەمان لەگەڵما بووی. سوپاس بۆ بەڕێستان.